نووسەر و شاعیر محسین ئاوارە نوێترین کتێبی چاپکراوی خۆی بڵاو کردەوە کە بێگومان کۆڕێک بۆ ئەم شاعیرە ئامادەکراوە لە نێو کۆڕەکەدا باسێکی لەناوە ڕووکی کتێبەکەی کرد کە باسێکە لە خۆشەویستی و نیشتیمانپەروەری و ئەمە 16هەمین کتێبی چاپکراوی ئەم شاعیر و نووسەرەیە. خۆشەویستی سنووردارە عیشق سنوور بڕا گەڵپە و گڕا زۆنەکانی کوردستانەوە شعریان نووسیوە بۆ خەڵاتی دکتۆر نەوزاد یەحیا. لە مەراسیمێکدا سەنتەری ڕۆشنبێری زانکۆی جیهان کۆڕێکی بۆ نووسەر و شاعیر محسین ئاوارە ڕێکخست کە نوێترین دیوانی شعری خۆی بە ناوی سەماوەری سینە و هەڵمی سۆزدار بڵاو کردەوە. لە کۆڕەکە شاعیر باسی لە ناوەڕۆکی دیوانەکەی کرد کە 16هەمین کتێبی چاپکراوی خۆیەتی و لە دوایین دیوانیشدا ناوەڕۆکی بەرهەمەکانی خۆشەویستی و نیشتیمانپەروەری لە خۆگرتووە. خۆت نەبان کردووە پێویستیم بە تۆیە سەرانگرێ. ئەو کۆرە ڕێوڕسمی ئەو دیوانەمە کە دەکا 16مین دیوانی شعریم کە لێرانە ئەو ڕێوڕسمەی دەژێڕن. سەرەتا ڕەنگە من شعر بخوێنمەوە و یەک دوو لێکۆڵینەوەیانەیە دوایە ڕەنگە مەراسیمی تری شەبیتن. تەوانە من زۆر سوپاسی سەنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان دەکەم کە ئەو دیوانەی جگەلەوەی کە دیوانەکەی بۆ چاپ کردم ئەو ڕێوڕسمە جوانەشی بۆم ساز دەکەن لێرانە و سوپاسی ئێوەش دەکەم کە لێرە ئامادەبوونتان هەیە بۆ گەرمایی گەرە خۆش زۆر سوپاس. تاریک دەنگ و موزەشم وەک تەلەداوێکی باریک ڕوخساری خۆم نەئەدی لەناو دڵ و ئاوێنەی شکاو